هەیگری ئەفچلاوێ بقرێژن بێئەدەب و زمان درێژن گوتنێنش خۆمەستر دەبێژن تە جوانرە ببێ کوبار شتە غالیێ بکێ دووبار ئەو ناتە گەهشێنن توجار ئاقەنج تە جوانرە نەبێ دۆست لەبەر وا نەراخێ پۆست دانێزیک نەبن یەک بۆست ئەون میناقەرەچی دل خەراب و زگبەرچی جوان نەپێژرێنە تو ئەلچی ئاگاهی ئاگاهی لوان نەکە باڵ کوژ هەست پێوان بکەوێ ناڵ ناخۆوێ لە تەڤەکن فاڵ گوه بدە من ئەز بەنی ڕامانێ وا حەقا گەنی ئانیا وا نشفە بتەنی جوانڕە بکە شرتک پۆڕ بێواتەیە نابینن ئەون گۆڕ ناوێتە قەت ناهڵدن ژۆر ئێدی جوانڕە تڤەگێڕێ ئەو مرۆڤ چ نێربێ و چ ژیمێ بەسە ڕاوەستە لەسەر بێ